سڵاو ڕێز بەڕێزان چۆنن؟ هیوادارم باش بن. ئەمدە قسە و باز دەکەین لەسەر تاوانە قێزەوەنە سکسی و لە ناوبردنەکانی پارتی وێچێتی سەرچاوی ئێمە هەڵڕێیان ئێستا دەست پێ دەکەین. لەو ژینگە خۆشەیە لەو ژینگە خۆشەی بەخێر بێ ناوڕێیان هەوڵ دەدەین هەندێک تاوان دۆکومنت بکەین. دۆکومنت خێربێن هاوڕێیان ڕەوشی مەسرور لە ئێستا خراپە، بە تایبەتی ئێران لەگەری توندە کۆن ئەمریکاشانی هەر پارتی بە ئام وەزعی خراپە. مەسروریش ئەو ڕەفتارانەوەی کردیە بەشەشی گەورەی کۆن ئەمریکاش لەگەری تون بوو، ئێستا ئەویش لێی توندە. بەهەرحاڵ هاوڕێیان ئێستا هەندێک بڵاو دەکەینەوە و باز دەکەین، هەم بۆ دۆکومنتکردنە هەم بۆ دەمامک هەڵماڵینی مەچاوم بە پارتی دەکەوێت ئەوەندە خۆی وەک هێزەکی نمایشکەری و داکۆچی لە مافی مرۆڤ بێت. هێڵنجم بە میدیاکەی دێ، هێڵنجم بەو ڕۆژنامە نووس و کۆیلانەیان دێت کە لەسەر تەلەڤیزیۆنی وا خۆیان وێنا دەکەن کە نەمە زۆر لە خەمی مافی مرۆڤن. کورە حزبەکە چنما نایکە، یعنی ئیشی مەش ئەوەیە هاوڕێیان دەمامچیان هەڵماڵی بواریان نەدەین ئەو چاوەشەگاریانە بکەن. دیارە شتێکی زۆر باشە بڕوا بکەن بەسەرێک 2.6 کورە 2.8 نییە گەنا 2.8 بڕوا بکەن بە ئاوا یەکتر ڕسوا بکەن بە ئاوا ئەوەی ئێمە دەمانگوت هەموویان وا بە خۆیان دەڵێن ئابڕوو یەک ببن هەرچی یەک بکەن. یعنی ئەمە کۆن دەمانگوت زۆر کەسە بوو بەڕوانیان دەکرد ئەوەت پارتی لە میدیای پارتی چ دەگوترێت لە میدیایشتیش چ دەگوترێت تەواوە هەردوو لاش ڕاست دەکەن ها کەسیان درۆ ناکەن. بڕوا بکەن لە هیچ شتێک پارتیۆشێتی درۆیان ڕاستیان نەکرد بێ لەوەی ڕاست هەردوو لە ئەو شتانەی لەسەیەک لەسەر دزی لەسەر گەندەڵی لەسەر تاوانی سکسی 100% تەواوە مۆریان لۆ لێدن کاکە سوندیان لۆ دەخۆم ئەمن لە دادگا سوندیان لۆ دەخۆم ئەو چی ڕۆگانەی باز دەکرێت ئەو خەڵکانی دێنە سەر شاشە قسەی ڕاست دەکەن براکەم قسەی ڕاست دەکەن تەواوە. بەڵام ئیشی مەش ئەوەیە هاوڕێیان بواریان نەدەین ئەو درۆزنانە بێن وەکو ئەمنستی خۆیان نمایشکن. ئەمنستی کورە زۆر شەرمە بەجددیمە زۆر شەرمە. ئیشی دەنگە ئازادەکان ئەوەیە کە بوار نەدەن پارتی وێچێتی بێن ئەوە قۆزناڕێن. ئێستا دەست پێ دەکەین مشکلێک نییە. ئەرێ ئەوە نوکتەچی قایم و ئەوەی ئیدارەی مەخموریان پێگوتم هاوڕێیان تخوا چ کارە ساتە خەڵک ئەوەی چتە مەخمور و قەراج و کەندێناوەی دەزانی ینی لە خزمەت گوزاری بێبەشە کوکەرکوک بێبەشە لە ئەو هەموو خزمەت گوزاری لە کاتێکدا بەشەکە لە نەوتی جیهان قەراج و کەندێناوەش بەشەکە هەم لە ئیمتدادی نەوتی کەرکووک هەم بە خۆی دەوڵەمەندە. خەستەخانەیەکی قەرەوێڵەیی یەکێتی موافقەی لێ وەرگرتێ لە مەخموری دروست بکرێت لەبەرەوە یەکێتی ناتی مەخمور هەمووی بیابانە زۆربەی بیابانە گوتبیان شوێن نییان لێ بکەین لەبەر ئەوەی بەس مەشروع پرۆژەکە یەکێتی بوو پارتی گوتبیان هیچ شوێنمان نییە ئەو خەستەخانە 100 قەرەوێڵەیی لێ دروستکەین چون لە گەیارەیان دروست کرد تەسەووڕی سەخافەتی ئەو دوو حیزبە بکە لە گەیەکتری و ململانەی ئەو دوو حیزبە ڕەوشی کوردی بەرەو ئاسۆیەکی زۆر خراپ بردی هاوڕێیان. یعنی شەڕیان چییە؟ فکرە نەخێر خزمەت گوزاریە نەخێر مەسەلەی نەتەوایەتیە نەخێر شەڕیان لەسەر پۆستە وەزارەتی ناوەخۆ ئەوەیە کە من لەوەی حەقیەتی دەگرم بالعکسی ئەو خەڵکەی. یعنی پارتی هەرچی جملەی سەرەکی هەیە
هەموو نەرمەکەکەی لۆ خۆی ئێسکەکەی فرێدات حیزبەکانی کوڕکاکە بەسەر چوو بە قوربان بە 39 کورسی نییە ئەو 39 کورسیت و نیوەی تەزویرە بەشی یەکێتیش نیوەی تەزویرە بەڵام تۆ هاوپەیمانی حکومت پێک دەینی ئەلێراوە حزبی کریستین دیموکراتەکان 4 و هەندەشینە جێگری سەرۆکوەزیرانی هەیە دەیانشتی هەیە براکەم تەنسیقە بەهەرحاڵ با ئەوە گرنگ نییە بەس وەزعی کورد خراپە ترامپ و تۆم باراک ئیش دژی کورد دەکەن کاچ خۆم یعنی تورکیا ئیش دەکا وەزعی کورد زۆر ئێستا ئەو ئالوگۆڕی بەسەداهاتیە ئێمە کە دەمانگە وەزعی کورد باشە لە کۆندا کاچ خۆم ئەو دەمی ئەو ترامپ و ئەو تۆم باراکە نەبوو ئێستا ئەوانە هاتیە سیاست انقلاب دەکا وەچی سایکس بیکۆ وەکو سیڤەر و لۆزان ئاوایە خەڵکێک دەری ئەدووەت گوت وەک ئەوەی هاتی قورئانە دەستکاری ناکرێت کە 100 وتومانە کاچ خۆم ئەو شتانە دەستکاری دەکرێت بەهەرحاڵ ئاڕیان با بێنە سەر ئەو تاوان و قێزەوەنیانەی پارتی وێچێتی من ئاڕیان با بسمیلا لە پارتی بکەین بە دەردی ئەوەی گوتنی بڕوا بکەن یەکەم لە دوای ڕاپەڕینەوە بەپەلا هەندێک شت دەڵێم هەم بۆ دوکۆمنتکردنمە بەشەکەم لەوانە باس کردیە هەمیش ئەوەی دەموچاوی سواقی پارتی وێچێتی بدەین ئەو مزایداتانە چێ باز دەکەن لەسەر معافی مرۆڤ و ئازادی بیر و وەکو گوتم لە بۆ ئێمە زۆر باشە بە ئاوا هەچیەک بکەن با کو ئەو قسانەی ئێمە دەمان کرد ئێستا پارتی وێچێتی بە یەکتر دەڵێن حەقسەکانی ئێمەیە دان بە قسەکانی ئێمە دادنن کە تاوانەچیان بەرامبەر یەک لە پێشێری مافی مرۆڤ کرد ئێستاوان دەیکەن ئەو زۆر باشە بەسەر کەسە لای خۆی ئەوە دەکا لای خۆی بەعز ناکە لایەکەیت کەی باز دەکە هاوڕێیان من ئەو ڕووداوانەتان و باز دەکەم بەرپرسم لە بەرامبەریان و هەموو گەواهی دەرهەیە و بەشەچیان ناو دەدەم بەس هەندێ ناو نادەم لەبەر ئەخلاقیەن کەکەم ناتوانم بەخناوی خەڵکێک بدەم دەسرێژی سکسی کرایتە سەر کابرایە ئەنی هەیە تا مردیە خەموو دایگرتیە ماڵ و مناڵی هەیە بووە مقەدەری ئەو خاڵە بگرن بەڕێزان 92 ئێمە خۆپیشاندانێکمان لە هەولێرە کرد زۆر کەس ئاگادارە 92 یەکەم خۆپیشاندان بوو 22 هەشت بوو دێژی کۆمەڵکوژی شەرناخ بە 12 کەس گیرە لەو دە 12 کەسە ئەو پەڕی ئەشکەنجەدان کرا ئەو پەڕی ئەشکەنجەدان قورشی شێرە و ئەمیت سمکۆ یەکێتی پێکەوە بوون حتا خاڵ عەزیز ئاقراوی کۆچ کردو بە قورشی شێرە گوت بوو بڕۆ گولە بارانیان گوتی گولە بارانی چیان دەکەی ئەخرەوە مەسئولەتی تاریخی گوتوی ئەمدا مەبەرێ قورشی شێرە مای تا لە ژیانەوە 2-3 باس بکەم هەڕیان تا ماون بە ئەوە ئەو دەمی لووتیان لە ئاسمان بوو خۆیان پێ بەس ئەوە دەستە ناو مێژوو دوو شەهید و کۆمەڵێک بریندار درە بدە 12 کەسیش گیرە ژنێک گیرە ژنێک ناوی لەیلە بوو کوردی ڕۆژئاوا بوو کوردی ڕۆژئاوا بوو مناڵێکی 4 ساڵی ناوی کوردستان بوو شەهید بوو تا ئەن لە خەستەخانەی ئەوەکەیان لەسەر هەڵگرت بڕوا بکە ئاوا کە گولە کرا ئاوا خۆیدا بۆ بەرە 2 گولە بێرە و بێرەی کەچ بەو مەعبەینەی ئەلەو مەعبەینیان تەعزیب دەدا لە مەعبەینی هەردووشی بێخ ئەخلاقانەی ئاسایشی 92 دەستی ئەوەندەی لێ هات بوو ئەوەندە دوای 4 مانجی کە بەر بوو هاتە ماڵی ئێمە دەستی ئەوەندە هەڵ ئاوسا بوو یعنی دەستی ئەوە بوو تەعزیبی مەعبەینی گولەکانیان دەدا ناوی لەیلە بوو نەژبیل شەهید بوو شەهید مناڵێکی 4 ساڵ کوردستان شەهید بوو بردوویانە خەستەخانە ئەوە دکتۆر پشتیوان مایە بەو پشتیوان عەبدوڵایەتیستە گوتی هەر دەمرد گوتی ڕاست بەرپرسە چێتی هات کەمولەکەی لەسەر ئەوەی هەناسەدانەکەی هەرگرت بەهەرحاڵ لەوێ دەستدرێژی سکسی کرا بەسەر ئافرەتەک من هەر ئەوەندە دەڵێم دەستدرێژی کرا 92 تازە هاتبوونەوە لە شاخ ئێمە وەمان دەزانی ئەوانە نییە هەموو لە UN هاتینەوە و لە مافی مرۆڤ ئیش دەکەن هەر شۆک دایگرتین کە ئەوە ئەمایان ڕشان بڕوا بکە ئەخرەوە لە هەولێر ماوە ئەو چیرۆکە مە 2 جار لە هەولێر گولە باران ئاوا کرای ئەوەی عەفدەی شوبات کرا لە هەولێر ئەم لە 92 کرا هەم لە 94 کرا جارێک لەو شەڕی ناوەخۆ کردمان هەموو جارە شەهیدماندایە گرنگ دەستدرێژیەوە بوو خزمێکمان لەوێ بوو برایەکم گیرا لەسەر شەڕی پەکەکەی 92 گوتی چوومە ژۆرێ
وتی پێم گوت لۆ احتراف لەسەر کوشتنی دکتۆر نافع و نازدار و ئەوانە کردوەتی ئەتراهی چ خۆیان بە گونم شۆر کردەوە گون مەجبورم پێم گوتنە وەرەقی سپی بینن چێتان دەوێت لۆ دەرێم کوشتیتم بە کەیف خۆی گوتبی هەموو کوشتیە ئەوە نۆ تو دوو هاوڕێیان من ئەو ڕووداوای قۆناغی هەم بەرەی کوردستان هەم تازە حکوومەت و پەرلەمان دروست بوو لە دوای سیوێکی ئاب کابرایەکە بوو بە ناوی ئەحمەد قادۆ هەرچێکی کوشت بوو تتەسەوەڕێ عەقڵی مەسعود بارزانی بکە هەرچەکان تووڕە بوون گوتیان تۆڵەی دەکەینەوە مەسعود بارزانی چ ڕێیەکی دانابێ خۆ دامی ناکە گولە بارانی ناکە تا ئەو ئەحمەد قادۆی برازایەکی لە کنیتی ڕاوێژکارە بە ناوی ڕزگار لە دوای سیوێکی ئاب سواری سیارەی کردبوون لەگە 4-5 ئیسلامی ئەوە مەشهورە لە جەریدەی خەباتی ژۆخت خۆی بڵاوەوە ڕۆیشت بوون لەسەر زێقەندیدی لەوێن دەر سیارەکەی بەخۆی هات بە خوارێ سیارەکەی بە سیارەوە ئەحمەد قەدۆ و 4-5 ئیسلامیان فرێدە ناو ئاوێ خنکان بە سیارەوە بە کەلەپچە کراویەوە کە قوتار نەبن وەدیه بارزانی جەماعەتێکی زەعیم عەلی لە سەرەتای نۆتەکان بوو لەگەر لەسەر مەسەلەی ژن لەگەر جەماعەتی بارزانیەکان بە شەڕ هاتن یەکەچیان لێ بریندار کردبوون کوشتبوون چ بەوە مەشهورە ئەوە دی بارزانی چوو یەکەچیان برینداریش بوون هەو خەستەخانەی دەرینا بە دەستی خۆی هەردووچی کوشت من ئەوەم بە ڤیدیۆش باس کردیە هەردووچی بە دەستی خۆی دووتیان کوشت وتی کورە بی سۆرانی تەقە لە بارزانیان بکەن کەسێک کە بوو ناوی عەلی ئیسلامی هەر ئەوەندە دەرێن ئاخر تەقینەوەی هەوڵی تەقینەوەی یان تەخریبات لە بەرامبەر سەفارەی ئەمریکی وازام 2016 بووە کردیتی لە ناو زیندان گوتیتی ئەمن ڕاستە ئەو شتەمان کرد بەس احترافمان کرد بەس بۆ ئەوی هەموو وردەکاریەکان باسکردن ژنم هاتە پێشم دەستیان لە بۆ بردێ بۆیە هەموو زانیاریەکانم باس کردیە کەسێک هەبوو هاوڕێیان ناوی حاکم حوسێن پەرلەمان بوو براڕۆ حاکم بوو حاکم تاقیقی لەگە خەڵک دەکرد بە قایشی لە خەڵکی حاکم بوو حوسێن پەرلەمان مەشهورە لە زیندانی ئاکرێ بە قایش و بە بۆ کەس لە خەڵکی دەدا کورەوە نوکتەیە نوکتە بڕوا بکەن بۆیەش ئەوە دەڵێن تەعەن زۆر کاری قێزەوەنی کردیەوە حوسێن پەرلەمان ماوە گۆچی وەزیر خارجی وەزیر بوو ئیتر نازانم لە ئەوەزانم ناوە خۆ تەعەن ئەوە برا کوڕەخوشکە چی ڕێبەر کوڕەخوشکەکەت ناوی ڕاوەستە زرێڤان بوو زرێڤان کوڕەخوشکی ڕێبەر ئەحمەدی بوو یەکێتی ئابلۆقیان خست بە سەر یەکێتی ئەو زرێڤانش کە کوڕەخوشی ینی وتیان خاڵوانی بوو ڕێبەر ئەحمەد ویستی بووی بستە ئەوەی ینی تەوقی ئابلۆقەکەی بشتێنی ئەرزاق لۆ قازانس ها بنێری لە بۆ دەڤەری هەولێرە لۆ تجارەت گوتوی ئەو حاکمی پارتی وتی بڕۆ بهین ڕووتی کەنەوە سواری دەبم سواری نەبوو بەڵام وای گوت ینی ئەمە قەزم لەوەیە هاوڕێیان چیرۆکەکەم باس کردیە لە کوردستان پۆستەیە دوسێ ئەوانم هەموو تۆمار کردە لەو مێژوو بۆ نەوەکانی داهاتوو با بمینێ جارێک سەڵی مانگی سووری جیهانی چوویتە زیندانی مەسیف لەوێ گوتی خەڵکی چێتان هەیە کابرا غیرەتی دایتە خۆی ناوی مام ئەسکەندەر بووە مراقیب بووە چیرۆکەکی زانی وتی ئەمن ئەو قسانە دەکەم دوایە با بمکوژن وەدوێ و کابرایی دەبینی گوتوی ناوی کەسەکی گوت وتی ئەوە لە وەختی تەحقیق دەستدرێژی کرایتە سەری لە وەختی تەحقیق دەستدرێژیان کردیتە سەری کابرای دەستی بە گریان کردیە یەک لەولا دەستی بە گریان کرد گوتیەوە دەزان بەس لەگەوی کرایە لەگەم نیش کرایە یەکەشکە لەو لای ئەو بوو 5 کەس لەوێن دەرگوتبیان دەستدرێژی سکسیمان کرایتە سەر لە ناو زیندانی مەسیفی باشە لە ناو زیندانی مەسیفی چوب نەکەن مەسعود بارزانی حەق مەسعود تەحقیقی کردبوو ئەو لەبەرەوەی دەرەقەتیش نات بوو ئابڕوو چوو بوو 3 کەس تەحقیقیان کردبوو هەندرێن هەڵگورت داراڕەش هەندرێن و هەڵگورت دوو برا بوون جیران بردبیانە زیندان لە ناو زیندان هەڵگورت وابزانم گوت بووی گوتبی 1 سەعات کە بەرم نەدەن
بە ئەسمەد ئەرگوشی بدەین هەموو نهێنیەکان باز دەکەم. ئەسمەد ئەرگوشی گوتبووی بەرد دەدەین بە مەرجێک لە 72 سعات نابی لە ناو کوردستان ببینێ لە ئەوروپایە. ئەویت کەس دەڵێن ئێستا زابتی زێرەڤانیە. ئەو سێ ئەو تاوانیان لە زیندانی مەسیف دەستێژی سکسی لە بۆ خەڵکی یەکێتی کراب. من ناوەکان نادەم ئەگەنە ناوەکانم پێ ئەو خەڵکانە ژیرا بوون. شێروانی بە ئاشکرا لە دادگا گوتی هەڕەشەی هێنانی ژنیان لە من کرد. خۆش بە زۆر بە جورئەتەوە. زیندانەکانی ئاکرێ سپیلک سەری ڕەش ئەوەی پارتی ئەوە بەسی پارتی بازەک مەسیف و ئێستاش هێزی بارزان سوپای بارزان هێزەکی هەیە زیندانێکی نهێنی هەیە زیندانێک لە سەری ڕەش هەیە. گەنجەکەیە من نامێ ناوی بدەم بەخۆی باسی کرد گوتی 20 ساڵەیە چەند ساڵ لەمەوبەر دەست ڕێژیم کرا سەر بە ئەمری سیدات بارزانی و ئەوە کەریم سنجاری شکایەتیشی کرد بە ئاشکراشە من نامێ ناوی بدەمەوە هەمووتان دەزانن. ئیسلامیەکان ئەو ئیسلامیانە ماوەیەک ئیسلامیەکی زۆر دەگیران هاوڕێیان بە تایبەتی بدایەتی 2000ەکان بڕوا بکە کارەسات بەرامبەریان کرا. مامۆستا ئیسماعیل سوسێ کردیانە تیرۆریست چیرۆکی سەیری لەسەر دەژێڕێتەوە من نامەوێ باس بکەم بە خۆتان دەزانن یعنی چیان لەگەڵکردن کە چیرۆکی ئەو دوو کەسەتانەوە دەرێم هاوڕێیان دوو زیندانی کراو هەبوون بە ناوی ئەمیر قادر محەممەد و هوشیار سابری بازامیکە چامبەر بوون تا ئەوە گوایە هەوڵی تیرۆری مەحموودە سووریاندایە هەوڵی تیرۆری مەحموودە سووریاندایە دای ئەوە دەردەکەوی کورە بابە دوو کەسی کەن بە ناوی سەعد و هێمن ئەوانە ئەو تاوانە ئەو دوو بەریئن خەریب ببوون گوتیانە من خەریب بووین وتمان بەردەبین ئەو دویان ئەدامیش کرد گول لە بارانیش کرد سەعد و هێمن ئەوانەی کە هەوڵی کوشتنی مەحموودە سووریاندا ئەو مەشهورە لە 2008 لە سیویەکی سێ لە هەولێر لە سێدارە دران لە 2008 سەعد و هێمن هاوڵی کوشتنی مەحموودە سووری خەریب بووین گوتمان ئەوەی ئەسمەد ئەرگوشی ئەوە احتراف کراوە ئەدامتان کرد ئەمە بەردەنێتی بڕۆ لە ژۆرێ ببینێن لە یەکی شوبات ئەمە 100 کادیرمان لەگە یەکێتی کوژیان گۆ لە ژۆرێ بن بڕوا بکە تا 5-6 ساڵ لەمەوبەر ئەمن لە خەت بووم لە گەریان فەقیرانە بەرنەدەدران بەریش بوو 20 ساڵە لە ژۆرێ بوو باشە 20 ساڵە لە ژۆرێ بوون. زیندانش تری تیا دەرێ ناوی عوسمان سەلامە لە شەڕی ناوەخۆ لە ساڵی 96ەوە لەسەر یەکێتی چیدایە زەیش بێ ئەخلاقی یەکێتی وێ هەر خەمی لێ ناخوا تا ئێستا ئازاد نەکرا لەبەرەوەی هەر مەلەفیشی نییە باشە. وەلید یونس کابراایکی ئیسلامی توندڕەوە ئەو وەلیدە 10 ساڵ لە ژۆرێ بوو بەبێ مەحکەمە وەختە کاوڵاتی کردیە ماشێت ئەو هەموو لە بیریانە چون بە ئەمنستیم گوت ئەو دەمی لەگەر ئەمن بینم زۆر خۆش بوو وانیوە احتیباری کادرێکی دیاری ئەمنستیان لە بۆ من دەکرد وتم سعید بوومە دوو ئەو کەیسە هەیە گوتی ئەو خەتەرە 10 ساڵ حکم نەکرایە نەدرای دەدادگا کردیانە کەمپینی جیانی 5 ساڵ حکم بوو دەیەکیان لە نەکرد 5ەکەشی بردە سەرێ بەریان نەدا دوای ساڵێکی جارش کە سعید بوومە دوعا مەسئولی شەرق ئەوسەتیان بوو گوتیەمەیان ئەو دەمی زۆر ئەو شتانە لێ دەژێت چوومە بە کەریم سنجاریم گوتی کاکە بەری بدەن 10 لەو لای 5 لەو لای 15 ساڵە شتێ پەڕێ لە زیاتر 16 بەری نادەین دنیا خراپی بڕوا بکە من خەوانە خەڵکی ئیسلامی توندڕەویش بوونە بەڵام کاکە قانونە کو دەگرێ ئەشکەنجە بدرێت کارەسات ئەو زیندانیانە ماوەیەک ئەم لەگە زیندانەکان بوو دەیگوت لە ئاسایش تەلەفۆن لە حاکم ئیسماعیل دەکرا حاکمەکە بوو چەند ساڵی حکوم بکەم دەیگوت قەزیەکە دەگوت لۆی دەخینەوە بەبێ ئەمە بچین بە تەلەفۆن سجن مؤبەدی کە 20 ساڵی بکە بە تەلەفۆن تا ئەنهەر ئەو حاکم ئیسماعیلە بوو کەمال سەید قادری لەسەر 2 پۆستی 30 ساڵ حکم کرد 30 ساڵ حکم کرد لە ناوبردنی ئەو هەموو کۆمەڵکوژیەی سوورچەکان دیتان سیرۆکەچی مەساد بوو کۆمەڵکوژی برادرانی قەندیل لە هەولێر پاکەکە لە هەولێر 70 کەس کادیر زیاتر بوو کۆمەڵکوژی کادیرانی مەسیف
يعني لنا بردين مالي أسعد شيتنا مامي أو هنري تانا أو هنري نكتك تانو بلهم يعني بوجي لا سيك هذه لا شي خلشي برديا عربة قلت يمناهم هنر بارزانيا برواب كان أما زاني خوي شروكي يتر أمن هنر باز هونش بقر ديان دايتين أزم سو والله بارينا دا يترشكات يعني كدي آخر زار مديري شرطية شيء بيقول يا هنر ديم دات جرم هنر دات تصير مشروع شيء أوي شقي سكني دكاتة هرا وهريا الظلم لملة ده كان تصوير جد قلت يعني كدي أنقول ملة تانخرو تاندو تعرف الرجال اللي دابو نسبي بموقفي وطني بفروشتو ما شو قلت يعني قزم او ابن مالي اسعد الشتنيان باتي لناوبرت مالي سواراغي شيرواني برزان سياسة سي كاديري حزبو خلشي اكا اوا نيتيفان بارزاني فاضل ميراني لبادينان لناويان بردينا بوحشي قريتين شد ديان جنيان كشت بطومتي اوي بشرفن همو جنو اوانا بون سكسيانا قدا كردن دو ادعان كشتنا و بشرفن مشهورة او دوسيانا همو تو ماركرا ديان تاواني كيان كدي باتي اسلبو من دي باسي لالازار و باسي او دكا كورا بابتو ميجوش قطراني پرلا تاوانتيا بين سريو چتين اجتماعي كردستان هاوريان طبعا اوانا لفترة مسعود ونيتير او نيتير برادرك براس او تشيروكش باب جرنوا وتي زندان بون لسلو فتشدعاتي نخواري شوي بارتي هجومي كردبو لكبش عمد آغا زرر شي زوريا وتي نيتير لسو اويبو تمشاي وتما لبالبلوريا ما ينبرد تي اماني هنا خواري تصادريان بيدادا او حماية كان كتصادريان بيدادا ابو شاد بيانا قلت كتاو بيمان قلوات كرد قلت كاكاو ما وقلم بروز بشكي اوام ان زنداني جلالي برد سار پینس كسبون نيتير ديتي قلتي اواتسنا قلت من او جلالي نوتي قل بارانياك بروابك قلت بويا وجداني قبولم نكر قلت بتان شارمو باشترا قلت لشر كبش عمد آغا دورابون بناو زنداني كت اوانا همو شاهد هي باشا همو شاهد هي لأورد اوانا من اوانا تومار دكم وناوكانش تومار دكم بس لو آينده نك استا بلان بنا وكاني ده هاتو بزان كريم سنزاري و مسرور بارزاني و نيتيروان بارزاني و فاضل ميراني و يچيتي كان استدي مسألة بزانن تيان كتش هاوريان افرتك دروا يچيتي كيسي حما حلاقي هي زور كارساتا حما حلاق ديو كي نكا شورا طاي يچيتي كيسي حما حلاق كارساتك كرا اقول لنا اورد اوانا نرجان اماليجان شايد حما حلاق واخوي دوازده كسبو شو لسيتري او الشيخ زعفر ومحمود سنقاي وانا قلت يعني واد اوا قلت يعني برديان حتى دوازده لبراك خميان كومل كشكشتني شوتي كترمكاني عندنا وحما حلاق ستا بستا بتعذيبي وتيشتيو على راسه حما حلاق عنده حلاق كتفو بس كاقا غو سطر رقاها او طالباني بالريالي دابو بوقوت انزان تاوان شوا بي طالباني ناقلي ترميان بو مرزدا وتازيلو داناندري لكوي مقري بارتيكاريان طالان كت او يشتيا يعني حتى بيكري اي شغل اوج نقارمانيان تيكتا او يشتيا علي بوسكاني تيرور كرا بكر علي تيرور كرا او انا هم يشتي كردي ها وزقلو يشيد فرهاد فرز مثلا ملاك ركارو نامو وانا كرديان ما مستأميني زتياران هبو هاوريان ما مستأميني زتياران درگوتیان والله هندشان هن لگه پارتی تنسیقیان هیا چوک شهیدیان کرد وکو چون پیشمرگاه شهید دبو جاش لدو خود ترمی راج شعاوه ترمی ما مستعنینی جتیارانیان راج لدو خویان ببرسن او خلچی اویا شهید کاوه گرمیانی سه کس تیروریان کردی هم پیاوی محمود سنگایی بون هم کادری دزگانه من دزانم يعني ورد كريم لا براستي يعني ورد كريم لا قصدم لودي هاوريان شروكش خسرو قول يعني لو باس كردم كارساتا كورا برا برواب كاون دزورا
خەسرۆگوڵ بە کادیرێکی دەستگای گوتبوو خەسرۆگوڵ مەسئولەکی گەلە گەورەی ئاسایشیەکێتی وام قۆناغەکان گوتی بڕۆ ئەو نەفەرەی بکوژن بەڵام بە عەزابەوە وەختە کابرای گوت وەرە چ لێ کرد گوتی وەڵا بە خاکەناسی پارچە پارچەم کرد گوتی دە قەیدی ناکە بەڕوان پێ بکە خەڵک وتی ئاوای بەعس کردی گوتی قەیدی ناکە بە خاکەناسی کورە کاکە ئەوانەن دێن لە بۆ من باس لە ئەوە دەکەن دەیان کەسادی کە ئەو عەبدوڵای قەسرییان کوش ئەوە تیرۆرەکان هیچ تەعزیبەکان کاک هەڵگورت تاڵەبانی لقاءەکەم لەگەری کردیە خزمی مام جەلالە بڕۆ بزانە چ کارە ساتی عومەر فەتا و دەستگای زانیاری باس دەکات چ فەزاعەتێکیان باس دەکات هاوڕێیان بۆیە یعنی کەس لەوانەوە نەکەن من بێمە دوایین شت بێمە سەر لاهور شێخ زەنجی و براکانی 10 ساڵی ڕەبەق ئەوانیش ڕێبەرە ئەو دەستگای ئەمنی و حاکمی کوردی کورد بوون خاستن لاهور و براکانی ئەنتەر بوون هەموومان منتەهی هاوڕێیان من بۆ خۆم لەوەتی لالەزار زۆر دیفاعم لە لاهور کرد لە لالەزار کەسیشتان مزایدە لەسە من مەکەن من 2000 یەکێتی ئەو گەیشتە ئێرە لە من لەبەر هەندێکشت نەبی لێم دەدەن لەو ئەوروپایی لەسەر لالەزار لەسەر ئەوەی ڕۆژەش لەسەر ئەمن نەبوو مایەسە لاهور شێخ زەنجی لە ناو قەبر بوو لەوەشم لە باوە نییە ینی بەس پێم جەریمەکی گەورە بوو ئەگەنا پاڤل و قوبات دایان نابوو بیکوژ ژەهر خواردی بکەن و خوشکەکەشی تیزابی پێکەن ئەوە قیمەی بێ ئەخلاقیە پاڤل و قوبات یعنی ئەوم لەوە منەت نییە و ئێستاش ئاگادارم ها پاڤل و قوبات ئەزانم پاڤل گوتیتی بەس بزان چێ و خەبەرەی دایتە قادر نادری بە تیزاب دەیسوتێنم بە تیزاب دەیسوتێنم خەتەکەم ئەم لێ فەشەل پێهینانەوە بۆیە کەس مزایدەن لەسە من نەکات ئەمە لە لالەزار ئەو پەڕی کەس بەقەد من ئەو قەزیەی گەورە نەکرد لەگەر ئەوەی جەماعەتی لاهوری نمونەی بێسیفەتین نمونەی بێسیفەتین بەس ئەم لە بوانم نەکردی لە مەبدەئی مافی مرۆڤم کردیە وەوەکو گوتشم بەڵام لاهور و براکانی نمونەی جەلات بوون لە سەردەمی خۆیان هاوڕێیان ئەو کورە برا ڕۆ ئامانز بابان و ژنەکەی و منداڵەشی 2 ساڵی پۆڵات کوشت لەوەی تاوانتر چه هەیە دەیان چیرۆک دەیان ئەوە من یەک چیرۆکی کۆتایی ئەوانە دەرجێڕمەوە چیە تووڕە دەبی تووڕە نابی ئەوە زەو خۆتی ئەوە تەریخە هەڵە نەبن پۆڵاتەوەی کردیە ئافرەتێک ئاکتیڤیست باوا بڵێن ئاکتیڤیست بووە بردیتی دەستدرێژی سکسی کردە سەری ئەوە تۆمار کرایە ها ئەوە تۆمار کرایە لە سکاڵاشی لەسەر تۆمار کرایە دەستدرێژی سکسی بەل لەو دەستدرێژی سکسی دەگە بکرێتن لەگە برایەکی بن 15 ساڵە لەگە ویشیان کردیە بۆیە یعنی نییە پارتیە یەکێتیە لاهورە براکانی دێن لە بۆ من باسی مافی مرۆڤ و زوڵم دەکەن ڕاست دەکەن بەڵام ئەدی بە خۆتان چتان کردیە لەو 15 لەو 35 ساڵەی تەخسیری ئێستا پاڤل ئەی هاوار بەتەما بۆ ئامۆزای خۆی بکوژی ژەهری بداتێ ئەڵێ ئەوی بزانم ئەوەیە تیزابی پێدا دەکە کاکە پاڤل ئەدولۆ لە ئەوروپای ناوێری تیزاب بە خەڵک داکەی کورە شەرم نەخۆت بکە لە ئەوروپای گەورە بووی بەخۆ بە قوبادی ئەتو منافەسەی پارتی بەو ئەخلاقیەتە دەکەی ئەوەی کاکێمنە سوور باسی کرد چ کارە ساتەکە کوڕی کەسەکی تێگۆشەری یەجێتی و مادونە نازی کە بە خوێنی ئەوانە ئەنگواتینە سەر لە دەسەڵاتن چت لێ کرد 2000 بڕوان پێ بکە ئەمە زەختم کردیە کە ئافرەتەکە خێزانی کاکێمنی نەبردرێتن بڕۆ بپرسنە بەڕێوبەری ئاسایش سەر خێڵی بڕۆ بپرسن 2000 ئەمە زەختم کردیە کە ئەمە لە میدیا گەورەم کرد خۆ دەبی پارتی دیار نەبوو قەزدم لەوە دی فرەوانە بێ ئەخلاقن یعنی هاوڕێی خۆیان هاوسەنگەرەکانیان یەک حزب یەک دووتان چیان لەو گەنج و ئەوانە کرد تەعزیبە چیاندان لەسەر بەر ڕۆژێ پاڤل و نەبی و بدین لە ئەوروپای بوون هیچیان نەبوو ئێستا هاتینە سڵتە و دەسەڵات و پارە و ئامۆزای خۆی دەقوژی تیزابی پێدا دەکا ئەو مەخلوقانە هەن هاوڕێیان یان مەسرور بارزانی لە جامعەی ئەمریکا لەسەر نازانم ئەوەی وەڵا ماجستێرەکەی لەسەر شتێکی زۆر کۆمیدیایە
کۆمیدیایە بالعکسی ئەنزیمەکەیت یان نێچیر لە بۆ منێزە خۆی کردە فریشتە نێتی تا 2003 سەدان کەست کوشت لە بادینە ئەوە تاریخە هاوڕێیان ڕەش نابتەوە قادر نادر قسە ناکە سەتی تکە قسە دەکە تۆمار بکەن ئەو تاریخە بۆنەوەکانی داهاتوو بمینێ کە ئەو بنە ماڵانە وەکو سەدام چۆن کچ و کوڕی کوردیان دەست درێژی کردە سەر تعزیبیاندا هەرچی لە دەستیان هات کرد بەدەر لەوەی خیانەتی نەتەوەی تاڵانی ملیارەها دۆلاری خەڵکیان دەزی منداڵەکانی خۆیان کولفی کرد ئەوجە لە ناو زین بڕوان پێ بکەن هاوڕێیان بە مەبدەئم دوو کەسی تکاش تەلەفۆنی لە بۆ من کردیە دەگیریان دایانگۆ دەزرێژیمان کردای سەر گوتمەر کاکە دەنگتان دەگۆڕن وتی تو یعنی نییە ئەو خەڵکی لە زیندان دێتە دەرەوە لێگەرێکە دەرێت تو چ دەرەی ئەتو زیندانت نەدیتیە ئەمە کو دەتوانین بین ئەو قسانە بکەین کارەسات لە ناو ئەو دەسەڵاتە هەیە بۆیە نەفرەتیان لێ بکەن بڕوا بکەن ئەوەی پارتی وێژێتیبی لەگەڵ هەموو ئەو قوربانی ئەوەی دیفاع لەو دوو سیستەمە بکە لەو بەرپرسە جەلادانە بکە کە هەموو غرور دەیانگری تا ئەنەجا حەقیرەتیان هەر لە کوردستانەیە کە دێنە ئەوروپا کون نمایە خۆیان تێنەکەن ئەو پاڤڵ و قوبادە ئەو مەسرود بارزانی و نێچیروان بارزانیە بڕوا بکە ناوێرن لەگەڵ ئەوەی وەزعی ڕەوەندی کوردە ئەوروپا زۆر لاوازە بەس لەو کوردستان چ جەلا دەکەن دەستیان لە بۆ سکس برد کە بەحسیەکان زۆر ئەوەندەیان نەبرد بەرحاڵ هاوڕێیان ئەوە تاریخە من دەیڵێم درۆزنیش نابم چاوم سەوز ببینی و کەسک زەرد نەبینی چاوم پاڤل ببینی و لاهور نەبینی چاوم مەسرور ببینی و نێچیر ئێستا لێمان بوویتە خۆی کردە فریشتە ئەوە تاریخە یان فازڵ میرانی بێ دوو ئاەتی قورئان بخوێنیت تاریخە لەسەر خۆتان و نەوەکانتان تو ئاوا گەورە دەکەین و تۆمار بووە و دەیان کەسکە بەمنی گوتیە تۆمارمان کردی ئەوەز ئێستا ناوێری تۆمار بکەن ئەو تاریخە ڕەشەی پڕ لە تاوانی ئەو جۆت بنە ماڵە کاتێکی خۆش سوپاس لەو وەختەی لەگە منتان بردەسەر